کاتێک کە عملیاتێک ئەگەر بە ملیۆنە چیبی لۆی دەبتە 400,000 دینار و عملیاتی زەرداوی ئەمە بە 250,000 دیناری دەکەین لە دەشەوەکی ئەخیری بڕیارماندا هەر شەوەک عملیاتێکی بەردی زەرداوی بکەین مقابلەکەم هەژار بیکە لەوەی دەکەم ئەمن وەکو دکتۆر لێر پارەی وەرناگرم تەنها پارەی خستەخانەی دەدا 250,000 دیناری دەداتن ئەوەش دەبیتە مساعدەی زۆر باش چونکە پارەی عملیاتی 150 هی دکتۆریا 150 هی خستەخانە و ستافە کاتێککە 150 لێکم دەکرێتەوە و هەروە مخدریش کە 100 مخدری ئەوش پارەی وەرناگریتن ینی 160 کم دەبیتەوە ئەو کەسەیە کاتێک کە عملیاتێک ئەگەر بە ملیۆنە چیبی لۆی دەبتە 400,000 دینار و عملیاتی زەرداوی ئەمە بە 250,000 دیناری دەکەین مەرجمان ئەوەیە شخصەکە بەس فەقیر بیتن هەر ئەوەن دۆنە هیچ علاقەمان نییە لە ڕووی بۆچوون ئایدیا فکر هەرچێ بیتن ئەمە دەمانەوێتن خێر و ناس ئەنفعهم للناس بین و سپاسی خی گەورە دەکەین کە خی گەورە ئەو دڵی پێبەخشین بتوانین ببەخشین چونکە زۆر کەسێ هەیتی پەس ناتوانانی بەخشی بەخشینی کەمیش زۆر گەورەترە لە نەبەخشینی لێک کە دەستخۆشیم لە بۆ ئەوانەی کەەوە بەردەوام مهرەبانیان لە هزر و خاڵیدایە بەخشینەکانیان دێنە مهرەبانی پشکە خێرەکان بەرز دەکەینەوە ئیشاءالله خی گەورە عمروان درێژ بکاتن ئەو خستەخانەی کام لەم بکەینە پشی خێری تاوەکوک و سەدەقە جارێک بەجی بێلین لە دوای مردنی خۆشمان یەتیمەکان و نازدارەکان و هەژارەکان سوودی لێ ببینن و لە ناو قەبریش خێرمان لە بۆ بێ لەسەر دنیاەکەش بەردەوام هەوڵ دەدەین خێرێ بکەین و چونکە خی گەورە بەخۆی مژدەیدا لە قورئانی پیرۆز دەرێ ئەوەی لە دنیاەکە یارمەتی هەژار و یەتیم و فەقیرەم کاتن و لە قیامەتێ بترسێتن ئەمن پاداشتەکەی بە بەهەش دەیدەمەوە لێکە ئەمە دەرێن خوایە گیان ئەمە لە دنیاەکە قیامەت لە مێشکمان بوو ترسان لە عەزابی قەبر و قیامەتی لۆیەکە دین خێرە دەکەین تاوەکو ببینە دەوڵەمەندی قیامەت بکەوینە بەر شەفاعەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لێ دەرێن لێدەن سەڵاواتی لێدەن تاوەکو خوای گەورە سەربەرزمان کە لە دنیا و لە قیامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی